یەکێتی هەژماری من دەکات بە کارتی فشار بۆ پێکهێنانی حکوومەت. داخستنی ئۆفیسەکانی هەژماری من بەرامبەر بە پشکی گەورە لە کابینەی دەیەم. ڕۆژنامەی بەناوبانگی ئەلعەرەب بڵاوی کردەوە کە یەکێتی دەستپێشخەری بۆ داخستنی سەرجەم لقەکانی پرۆژەی هەژماری من لە پارێزگای سلێمانی کردووە. دەشڵێت لەم ڕێگایەوە ئەو حیزبە هەوڵ دەدات فشار بخاتە سەر پارتی بۆ بەدەستهێنانی ئەوەی لە هەڵبژارنەکاندا لە دەستی داوە. یەکێتی دەزانێت هەژماری من باشترین کارتە بۆ نەیارەکەی کە پارتی دیموکراتی کوردستانە لە هەڵبژارنەکاندا سەرکەوتنی بەدەستهێناوە کە ئەو حیزبە ئامانجی بدنیانانی سیستەمێکی داراییە لە هەرێمدا کە وابەستە بە حکوومەتی ناوەندی نەبێت. بە گوێرەی ئەو زانیاریانەی کە دەستگاکانی ڕاگەیاندنی سەر بە یەکێتی نیشتمانی بڵاویان کردوتەوە، سەرجەم فەرمانگەکانی هەژماری من لە بانکەکاندا داخراون و گرنگی بە پرۆسەی تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دراوە. ڕۆژنامەکە دەڵێت بڕیارەکەی یەکێتی بەرامبەر پرۆژەی هەژماری من لە چوارچێوەی پابەندبوونی بە هەڵوێستی لایەنە ئێرانیەکان لە بەغدادێت کە پلانیان هەیە بە قەیرانەکان گەماروی پارتی بدەن. چاودێران پێیان وایە ئەو هەنگاوی یەکێتی نیشتمانی کردوێتیە بەر مانۆڕەتی سیاسیە تا ئامادەکاری بۆ چوونە ناودانوستانەکانی پێکهێنانی حکوومەت بکات. ئامانجیشی بەهێزکردنی پێگەی حیزبەکەیە لە پێکهێنانی حکوومەتی نوێدا و دەیەوێت پارتی مامەڵەی لەگەڵدا بکات وەک هێزێکی کاریگەر لە هەرێمی کوردستان. بەم هەنگاوە یەکێتی بربەستی یەکەم بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ دادەنێت کە پێشبینی دەکرێت ڕوبەڕووی ململانەیەکی سەخت ببێتەوە کە ڕەنگە چەند مانگێک بخایەنێت چونکە لایەنی یەکەم زۆرینەی ڕەهای بەدەست نەهێناوە. یەکێتی ئێستا تەوتینی موچەی کردووە بە کارتی فشار. تەوتینی موچە بەو مانایە کە فەرمانبەران لەبری ئەوەی بەدەسەڵاتی هەرێمدا تێپەڕن لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانی عێراقەوە وەریدەگرن. ئەمەش لە جێبەجێکردنی بڕیارەکەیدا کە دادگای فیدراڵی کە باڵاترین دەسەڵاتی دادوەریە لە عێراق لە مانگی شوباتی ڕابردوو دەری کردو. یەکێتیش پێشوازی لێکرد لە کاتێکدا پارتی ڕەخنەی توندی لێگرت و بە پێشێلکردنی دەسەڵاتە دەستوریەکانی ناوچەکەی زانی. لەبری ئەوە پێشنیازی میکانیزمێکی نوێی کرد بۆ پێدانی موچە کە ناوی لێنا هەژماری من. مانگی ئەیلول پرۆژەی هەژماری من تۆمارکردنی 500,000 فەرمانبەری لە پارێزگاکانی سلێمانی، هەولێر و دهۆک ڕاگەیاند و بۆەوەی بتوانن موچەکانیان وەربگرن لە ڕێگەی ATM-ەوە کە لە شارە جیاوازەکاندا دابەشکراون. سەرۆکی حکوومەتی هەرێم پشتڕاستی کردەوە کە ئامانجی هەژماری من تۆمارکردنی 1 ملیۆن کارمەندە لە ماوەی ساڵێکدا. لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا سەرۆکی یەکێتی بافڵ تاڵەبانی هێرشی توندی کردە سەر میکانیزمی هەژماری من و بە هەژماری مەسرور بارزانی ناوی برد. بەپێیەوە ئەنجامە بەرایانەی کە کۆمیسیۆنی هەڵبژارنەکان ڕایگەیان، پارتی دیموکرات نزیکەی 810,000 دەنگی بەدەستهێناوە و بۆ بەدەستهێنانی 39 کورسی لە کۆی 100 کورسی پەرلەمان. نزیکەی 340,000 کەس دەنگی خۆیان بەخشە یەکێتی نیشتمانی کوردستان کە 23 کورسی پەرلەمانیان بەدەستهێنا. نەوەی نوێ کە با ڕکابەری پارتی و یەکێتی دادەنرێت لە قەڵای خۆی لە شاری سلێمانی ژمارەی دەنگەکانی لە 127,000ەوە بۆ نزیکەی 270,000 دەنگ بەرز کردەوە و ژمارەی کورسیەکانی بوو بە 15 کورسی. گۆڕان لە هەڵبژارنەکاندا تووشی شکست بوو چونکە تەنها نزیکەی 11,000 دەنگی بەدەستهێنا و 1 کورسی بەدەستهێنا. لە کاتێکدا لە هەڵبژارنی پێشوو 12 کورسی بەدەستهێنا بوو. ڕێژەی بەشداری کۆتایی لە هەڵبژارنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان لە 172 بوو، لە کاتێکدا ڕێژەی دەنگدان لە پارێزگای هەولێر لە 174 و لە سلێمانی لە 165 و لە هەڵەبجە لە 169 بوو.